ڕژیمی ئیسلامی و سەرکوت بە بیانی ڕەچاو نەکردنی ڕۆژووی ئیجباری. لە حکوومەتی ئیسلامیدا سەرجەم یاسا کۆنەپەرست و دواکەوتووە مەزهەبیەکان دەبێت بە زۆری سوکایەتی، تەوهین، وشاری سیاسی، کۆمەڵایەتی، کاری و فەرهەنگی بەسەر خەڵکدا بسەپێت. لەگەڵ دەستپێکردنی مانگی ڕەمەزان، ماشێنی تەبلیغاتی کۆماری ئیسلامی، ئیمامانی فرەوێژ و دەمپیسی جومعەکان، خێڵی ئەرازل و ئۆباشی نەهی لە خراپە و ئەمر بەباشە، لاتولوتی ئینسان کوژی گەشتی ئێرشاد، دەستگای ئیسلاحاتی گوزینشی ئیدارەکان و ناوەندەکانی کاری، دەنگ و ڕەنگی ڕژیم بە گشتی کەوتونەتە کار تا شەپۆلێکی دیکە لە سەرکوت بە بیانووی گاڵتەجاری بە ڕۆژ و نەبوون بەسەر خەڵکدا بسەپێنێت. لە حکوومەتی ئیسلامیدا مافی تاکە کەسی، هەڵبژاردنی ئازادی شارۆمەندان لە بیر و بۆچوون و دین و مەزهەب و یان بێباوەڕی بە هیچ ئایینێک وەک تاوانی گەورە و شەڕ لە دژی خوددا ناوی دەبرێت. بەشێکی بەرین لە خەڵک لە کۆمەڵدا بیر و باوەڕی غەیرە مەزهەبیان هەیە. بیر و باوەڕی بە ئایینێکی تر بێجگە لە ئیسلام هەیە. کەسانی سێکۆلار، لایک، سۆسیالیست و کۆمونیست لە هەموو جێگایەک بوونیان هەیە. ژمارەیەک لە خەڵک بە هۆکاری پزیشکی و نەخۆشی جۆراوجۆر ناتوانن ڕۆژوو بگرن تەنانەت ئەگەر باوەڕی مەزهەبی ئیسلامیشیان هەبێت. لەگەڵ دەستپێکردنی مانگی ڕەمەزان، سەرۆکەللەی لاتولوتی ئیسلامیش دەرکەوتووە و ئەو کەسانەی ئامادە نین ڕۆژووی ئیجباری بگرن دەکەونە بەر هەڕەشە. کەسب و کاری خەڵک بەرەوڕووی بە زۆری هەڕەشە بەداخستن و پلۆمکردن دەکەنەوە. مەزهەب ئەمرێکی تایبەتی خەڵکە و هیچ کەسێک، ناوەند و حکوومەتێک نابێت لە کاروباری شەخسی خەڵکدا دەخاڵەت بکات. ڕۆژووگرتن، نوێشکردن، مەراسم و بۆنەی مەزهەبی قبوڵکردن و ئەنجامدان یان بێباوەڕبوونیان پێیان لە چوارچێوەی هەڵبژاردنی تاکە کەسلایە و حکوومەت مافی دەخاڵەتکردنی تیاندا نییە. جیای دین لە حکوومەت و لە ئامۆزش و پەروەرش لە ڕاستای دەستەبەربوونی مافە سەرەتاییەکانی ئینسان و بە ڕەسمیەت ناسینی مافی تاک بە تاکی ئەندامانی کۆمەڵە. بڕینی ئیمتیازاتی حکوومەتی بەدام و دەستگای مەزهەب، ناچارکردنی ئاخوندەکان و بازرگانی و شرکەتە ئیسلامیەکان بەدانی ماڵیات، کۆمەڵ و خەڵک لە پێشێلبوونی مافەکانی جەماوەر لەلایەن ئاخوندە مشەخۆرەکانەوە دەپارێزرێ. پێویستە لە مانگی ڕەمەزان و بە درێژایی ساڵ لە بەرامبەر زۆروێژی و قوڵدوری ئاخوندەکان و حکوومەتی مەزهەبیدا بوەستین. لە دنیای هاوچەرخدا بێجگە لە حکوومەتی ئیسلامی لە ئێران، تاڵیبان لە ئەفغانستان، حکوومەتی ئیسلامی لە عێراق و چەند جەریان و حکوومەتی کۆنەپەرستی تر، ئیجبارێک لە بەڕێوەبردنی مەراسمی مەزهەبی دەبێ و نابێکیان لە ڕێوڕەسمی دینیدا بوونی نییە. ئەم تاڵانچیانەی سەروەتی گشتی، ئەم دز و باندە مافیایانەی کە خەڵکیان تووشی نەخۆشی، گرانی، کەمبود و تەنانەت برسیەتی بە تەواومەعنا کردوتەوە، مافی ئەوەیان نییە لە کاروباری خصوصی خەڵکدا دەخاڵەت بکەن. ئیسلاحی ئاخوندی و خۆکردی، ڕۆژ و خواردن، سوکایەتی و تەوهین بە شعور، خواست و هەڵبژاردنی خەڵکە. بۆ کەسێک کە باوەڕی بە ڕۆژووگرتن نییە، عیبارەتی ڕۆژ و خواردن بێواتایە. خەڵک مافی خۆیانە هەڵبژێرن چی بخۆن، چی بخۆنەوە و کات و شوێنەکەی بە لە بەرچاوگرتنی یاسا ژینگەییەکان و بەرژەوەندی گشتی دیاری بکەن. نابێ ئیجازە بدرێت مانگی ڕەمەزان و باوەڕە مەزهەبیەکانی حاکمانی گەندەڵ و دەست ببێتە گۆپاڵێک لە دژی زۆربەی خەڵکی کۆمەڵگا. هەروەک ئەوەی کە حیجابی ئیجباری بەرەوڕووی قین و تووڕەیی و نەفرەتی بە ملیۆن ژن و پیاو بۆوە، دەبێ کارێک بکرێت کە ڕۆژووی ئیجباری و یان گوشارهێنان بۆ داسەپاندنی یاسا مەزهەبیەکانیش بەرەوڕووی زۆرترین خۆڕاگری و خەباتی خەڵک بێتەوە.